ئێرە سەر ڕێگای کەرکووک بەغدایە لە سنووری باشووری خورماتوو ڕووداوێکە چۆن لە نێوان ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵ و تانکەرێکی سوتەمەنیدا ڕوویدا. لە ڕووداوەکەدا 4 کەس بریندار بوون کە سەرنشینی نێو ئەم ئۆتۆمبیلە بوون. ڕەوانەی نەخۆشخانەی قەزاکە کرا. تۆکو شاید حاڵێک لێرە ڕووداوەکە چۆن ڕوویدا؟ بەخێر بێجارێ پێشەکی خاتی کەناڵەکەتەکەن کاکە وەڵایی ئەمە چۆن ڕوویدا ئەمە ئەوە بوو لە عینەکەەوە دەرچوو لە قەبرستانەکەەوە تر ئەو لۆرێش لە زۆر بەسەر ئاات و تو خۆی پێرانەگیرا خۆی کەشا بە مۆپڵەیە ئەوەی کە ئێمە بزانین 4 نەفەریتیا بوو هەر چواریان بە سەختی بریندار بوونەوە و ڕەوانەی نەخۆشخانەی قەزا کراوە. ئەو بارەڵگرە لە کوات و واتە ئۆتۆمبیلەکە لەنێو گۆڕستانەکە دەچوو. ئۆتۆمبیلەکە لە قەبرستانەکەەوە دەچووە ئەم لەکەرو گۆهاتووە ئەم لۆریە بڵێ بەرەو بەغدا ئەڕوات تو خۆی پێ نەگیراوە خۆی کەشا بەم سیارەیە. بریندارەکان خەڵکی کوێنەوە خەڵکی دووزن بەڵێ گواستنەوە بوو نەخۆشخانە گواستنەوە زۆر بۆ نەخۆشخانە و بەڵام بەسەختیش بریندار بوونەوە شوێنەکەی دیاگەر بیبینی بیگواستەوە بۆ بەڵام بیبینەوە شوێنەکەیانە خۆش سیارەکەی. بە گوێرەی وتەی شاید حاڵەکان بێ ئێرە گۆڕستانی ئیمام حەسەنی لێیە دیارە ئۆتۆمبیلە خێزانێکی تێدا بووە هاتوونە بۆ ئەو گۆڕستان و لە کاتی دەرچوونیان هاتوونەتە سەرم ڕێگایە و ئەم تانکەرە باتیژڕەویە هاتووە و کۆنتترۆل دەستداوە و خۆی کێشاوە بەم ئۆتۆمبیلەدا و ئەوەی کە هەیە 4 سەرنشینە کە لە نێو بریندارەکان ئافرەت و منداڵیشی تێدا یاگروترێ. لەلایەن ئەمبولانسەوە گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەی قەزاکە بۆ چارەسەر.